یەکێتی و گۆڕان ئامادەی خۆیان نیشان داوە بۆ وەرگفتوگۆ و دانوستانێک کە بەرژەوەندی خەڵکی تێدا بێت و هەنگاوێک بێت بۆ تێپەڕاندنی ڕەوشی ئێستا یاریێمی کوردستان. ئەم بۆچوونەش لە کاتێکدایە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا وەفدی پارتی سەردانی هەردوو لا بکات. یەکێتی پێشوازی لە سەردانەکە دەکات و پێشنیار دەکات وەفدەکەی پارتی پێکەوە لەگەڵ وەفدی یاوبەشی یەکێتی و گۆڕان کۆبێتەوە بۆ ئەوەی ڕاشکاوانەتر گفتوگۆ لەسەر چارەسەرکردنی کێشەکان بکرێت. ئێمە خۆمان لەناو یەکێتی و هەروە لەناو گۆڕانیش پێمان باشە و گونجاوتریشە کە ئێمە پێکەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دابنیشین بە تایبەتی کە پارتی خۆشی هەر ئەویست لەگەڵ هەردوو لا دابنیشن، بەڵام لە باتی ئەوەی جارێک لەگەڵ گۆڕان و جارێک لەگەڵ یەکێتی دابنیشێت ئێمە توانین کاتیش بە فیڕۆنەدین بەیەکەوە دابنیشون و لە باتی ئەوەی پارتی ڕەنگە دوو بۆچوونی لێک نزیک یاخود تا ئەندازەیەک جیاواز وەربگرێت لە هەردوولا، ئێستا کە قسە لەگەڵ هەردوو چانەکات یەک بۆچوونی یەکگرتووی دەسەکەوێت و ئەمە هەم پرۆسەکە خێراتر ئاکات هەم کارێک وا ئاکات کە پرۆسەکە باشتر بۆ پێشەوە بچێت. ئێمە بۆچوونمان ئەوەیە کە ئەم دانیشتنانە نەکەرە دانیشتنەرە سێ قۆڵیە بەڵکو دانیشتنەکان تریش کە پارتی لەگەڵ دوولانەکەی تریشی ئەنجام داوە. ئێمە بۆ ئەمانوێت بۆ جۆرە لی دەرچین کە هەموو لایەک براوە بێت. ئەمە دانیشتنی براوەکانە بۆ گەیشتن بە ڕێککەوتن و هیچ کامێکیان زەرمەند نەبێت و هیچ کامێکیشان زیانی لێ نەکەوێت. لەبەرەوە ئەگەر بەو مەبەستە کار بکەن بە دڵنیایەوە بەو ئەگەین ئەو ئامانجێ کە ئێمە دانیشتنیەکی سەرکەوتو ئەنجام ئەدەین. بزوتنەوەی گۆڕان هەرچەندە گفتوگۆی لەگەڵ پارتی ڕەت نەکردووەتەوە ڕایگەاندووە ئامادەیە پێشوازی لە وەفدی پارتی بکات، بەڵام ئەمەڵ سوڕاوی گۆڕان بە گومانەوە لە سەردانەکەی وەفدی پارتی دەڕوانێت و پێی وایە ئەگەر وەفدی پارتی بامان تێڕوانینی ڕابردووەوە سەردانیان بکات کۆبوونەوەکە هیچ یەوتۆی تێدا سەوز نابێت. ئەسڵم مەبەستی کات کوشتنە جددیەتی تیانی ئەگەر جددیەتی تیا وایە لە سەرەتادا پێویست بۆ ناکرد وەفدێکی پارتی سەردانی ئەم لایەنە و لایەنە بکات هەر ڕۆژێ چەند لایەنێک مەفروض وا بوو لە شوێنێکە لە جێگایەکە لە ئوتێلێکە لە مؤسسەیەکدا ئەم لایەنانە کۆبوونایەتەوە و هەرێکە قسەی لەسەر پرۆژەکان بکردایەوە ئەولوێتی کار و لە ئێسادا چی بکرێت شت گۆڕاوە وەزع گۆڕاوە خەڵک برسیەتی ئێستا کێشەی موچە هەیە مەفروض وایە لایەنەکان دانیشتن ئەولوێتی کار ئێستا چییە؟ پێم وایە هیچ لایەنێک دەرگای دانەخست بوو بەڵام ئەم شێوازۆم ئالێتە تەقلیدیە کلاسیکیە دواکەوتووە بێ ئاکامە بێ ئەم نەزۆکەی وازی لێبێنین مەفروض وایە قسە لەسەر شی جددی بکرێت. دوای ماوەیەکی زۆر لە چەقبەستووی سیاسی ئێستا زۆربەی چاوەکان لەسەر سەردانە چاوەڕوانکراوەکەی وەفدی پارتیە بۆ لای هەریەک لە گۆڕان و یەکێتی ئەنجامی ئەو کۆبوونەوەیش دەری دەخات ڕەوشەکە بەرەو کوێیان گاو دەنێت بەتایبەت لە کاتێکدا یەکێتی و گۆڕان ڕایانگەاندووە بە بۆچوونی یاوبەشەوە مامەڵە لەگەڵ سەرجەم کێشە و هەڵوێستە سیاسیەکاندا دەکەن. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.